ئێمە لە وتاری ڕابردوو وەکو هەڵوێست دەربڕینێک بەرامبەر بەو بڕیارانەی کە بۆ مامۆستایانی ئاینی دەرکراوە دوای لێکۆڵینەوە و دوای وردبوونەوە و دوای بیرکردنەوەیەکی زۆر بەڕاستی بڕیارمدا کە وتاری خۆم لە 5 دقە زیاتر نەبێ. ئەمەش وەکو هەڵوێستێک وەکو هەڵوێست دەربڕینێک هەم بەرامبەر بە نوێژ خوێنان و هەم بەرامبەر بە حکومەت لەبەر ئەوەی لە هەفتەی ڕابردوو 3 ناونیشانیان بۆ مامۆستایانی ئاینی دیاری کردبوو. یەکێکیان کە پەروەردەی منداڵ بوو کە ئێستا کاتی تاقیکردنەوەی قوتابخانەکانە کاتی باسکردنی بابەتی پەروەردەی منداڵ نییە و من لە مزگەفتەکەی خۆم نزیکی 9 وتارم لەسەر پەروەردەی منداڵ داوە لە کاتی جیاواز. ناونیشانێکی تر باسی بەخشین بوو. بەڕاستی پێم سەیرە ئەو کەسەی کە دیاری کردووە کە مامۆستای ئاینی باسی بەخشین بکە ئێستا کاتی ئەوە نییە لەبەر ئەوەی قەیرانێکی قوڵ ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بە تایبەتی هەندێک گەڕەک هەیە کە خەڵکەکەی دانیشتوانەکەی زۆر هەژارن ناتوانن یعنی ئەو بابەتەی کە باسیش بکەی بەڕاستی جێگای خۆی ناگرێ و من چار وتارم لەسەر بەخشین لە مزگەفتی خۆ پێشکەش کردووە. ناونیشانێکی تریان لەسەر کاری خۆ بەخش لە ئیسلام من 7 وتارم لە مزگەفتە لەسەر ئەم مینبەرەی مزگەفتی خۆم پێشکەش کردووە. ئێمە وەکو هەڵوێستێک بەرامبەر بە بڕیارەکانی وەزارەتی ئەوقاف پێمان خۆش بوو کە وتارەکەی خۆمان لە 5 دقیقە زیاتر نەبێ بۆ ئەوەی خەڵکەکە وەکو هەڵوێست لێمان وەربگرێ و بۆ ئەوەی حکومەت بەڕاستی بە بڕیارەکەی خۆیان دابچێتەوە. لەبەرچی لەبەر ئەوەی دەبینین لە شارێکی وەکو سلێمانیە ئەم بڕیارە ئیلزامی نییە. مامۆستای ئاینی بە کەیفی خۆیەتی ئیلزام پێوە ئەکا یان پێوەی ناکە، بەڵام بەداخەوە لەم دەڤەرەی خۆمان زۆر ئیلحاحمان لێ ئەکرێ زۆر پەیوەندیمان پێوە ئەکرێ کە ئیلا دەبێ ئێوە ئیلزام بە بڕیارەکانی بەم ناونیشانانەوە بکەن. منیش بەڕاستی کە شتێک لەگەڵ گەڕەکی خۆم لەگەڵ نوێژ خوێنانی مزگەفتی خۆم نەگونجێ من ئامادەنیمە پێیەوە پابەند بم.